بینەرانی عزیزی کورسات نیوز ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی پۆرتڕی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست. بەرنامەی پۆرتڕ دەم هەفتەیە تایبەتە بە یادی ماڵئاوایی نووسەر و چیرۆکنووسی گەورە مستەفا ساڵح کەریم کە دیارێک مستەفای یەکێکە لەو کەسایەتیانی کورد کە زیاتر لە 6 ساڵی تەمەنی خۆی سەرقاڵی نووسین و ئەدەبیات و ڕووناکبیری بوو. ئەم پیاوە توانیوەتی لە چەندین وێزگەی جیاوازی مێژوو ژیانی خۆیدا لە چەندین ڕشتەی بواری جیاوازدا خزمەتی گەورە بە میلەت و بەنەتەوەکەی خۆی بکات. لە هەر بوارێکیشدا کاری کرد بێ کاک مستەفا توانیوەتی بگاتە لوتکە و خزمەتی گەورەی تیادا پێشکەش بکات. ئەمە لەم بەرنامە تایبەتەدا هەوڵ دەدەین لە ڕێگەی دواندنی چەندین نووسەر و ئەدیب و هاوڕێیانی کاک مستەفا و خانەوادەی کاک مستەفاوە تیشکێک بخەینە سەر هەموو ئەو بەخش و گەورەیانی کە کاک مستەفا لە ماوەی ژیانی خۆیدا بەم کوردستانی بەخشی. وەی باهومان لەم بەرنامەیەدا بگەڕینەوە بۆ یاد و یادەوەریەکانی نووسەر و چیرۆکنووسی گەورە مستەفا ساڵح کەریم. مستەفا ساڵح کەریم کەسایەتێکی دیار و ڕووناکبیرێکی گەورە و ڕۆژنامەنووس و پەروەردەکارێکی مەزنی ئەم نیشتیمانە بوو کە لە ماوەی ژیانی خۆیدا توانی مێژوویەکی پرشنگدار بۆ نووسین و ئەدەبیات و ڕۆژنامەگەری نەتەوەکەی بنووسێتەوە. بە هەردوو زمانی کوردی و عەرەبی لە ڕشتەکانی ئەدەب و ڕۆشنبیری و وەرگێڕان و پەروەردە و ڕۆژنامەگەریدا خزمەتێکی زۆری بەگەل و نیشتیمانەکەی کردووە و خاوەنی خەرمانێک بەرهەمی چاپکراوە. ئەم گەنجینە پڕبەهایی نیشتیمان لە ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1933 لە شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە سلێمانی و بەغدا تەواو کردووە و دواتر چۆتە خانی مامۆستایان لە شاری بەغداد. لەوێش بەهۆی چالاکیەکانیەوە لە ساڵی 1950 دەستگیر دەکرێت و کێشە و گرفتی گەورەی بۆ دروست دەکرێت. هەر لە خانەی مامۆستایان دەبێتە سەرنووسەری گۆڤارێک بە ناوی معلم الغەد و چیرۆکێکیشی تێدا بڵاو دەکاتەوە. دوای خانی مامۆستایان دەبێتە مامۆستا و ماوەی 32 ساڵ وەک مامۆستا و بەڕێوەبەر لە گوند و شارەکانی کوردستان خزمەتی بە خوێندکارانی کورد لە بوارەکانی پەروەردە و خوێندندا کردووە. پیاوێکی زۆر بە وەفا بوو، زۆر بۆ هاوڕەکانی چاک بوو، ینی هەوڵی دەدات چی چاکە بۆیان بکە. باوەڕ ناکەم کاک مستەفا خراپەی لەگەڵ هیچ یەکێک لە هاوڕێکان لەگەڵ کەس کرد بێ بە تایبەتی هاوڕێکانی. کاک مستەفا ساڵح کەریم یەکێکە لەو پیاوە بەرزە خوێنەوارە دڵپاکانەی کە هیچ ماڵی ماڵ و ملک و دەوڵەتی دینای بەق نە ئەگۆڕێەوە بە کتێبێک. لەکوێ کتێبێک بووایە ئەچوو بە دوایە، لەکوێ کۆبوونەیەک بوو وایە ئەچوو بە دوایە. لەبەرەوە هەموو ژیانی خۆی بۆ خوێندەواری و سەربەرزی کورد هەوڵ ئەدا. پیاوێکی ڕووناکبیر، پیاوی کورتپەروەر، پیاوێکی نیشتیمان پەروەر، پیاوی بوو بێفیس، پیاوێکی متەواضع، پیاوێکی بیرتیش. وڵای جاری وایە دانیشن سەرگروشتەی وایە گێڕایەوە خواحافی کە بە دەقە بە سەعات بە هین لە بیری نەچوو هیچ ساڵانی پێشوو. ئەمە ینی پیاوێکی ماشەڵڵا بیرتیش بوو، پیاوێکی متەواضع بوو. مامۆستای خوالێ خۆش بوو مستەفا ساڵح کەریم وەک ئەستێرەیەکی درەوشاوە لە ئاسمانی ئەدەبیاتی کوردیایە. بەڕاستی مرۆڤێکە کە پراوپڕ لە جوانی و لە خۆبردەی و لە ڕۆشنبیری، یعنی هەتا وەسفی بکەی کەمە لە هەموو بوارێکا کە خزمەتی کردووە. لە هاوڕێتیا زۆر بە وەفا بوو، زۆر دڵسۆزی برادایەتی و دۆستایەتی بوو. دۆستایەتی هەر کەسی بکردایە زۆر دڵسۆز و بە وەفا بوو لەگەڵیا. ئێمە ئەو چەند ساڵە کە ڕەفیق بووین کە دۆست بووین کە نزیک بووین لە یەکەوە، یەکێک لە هۆکانی کۆکردنەوەی ئێمە لە دانیشتەکانمانە لە سەفەر و لە ڕۆیشتن و لە ئامادەبوون لە مێرەجان و فیستیڤاڵەکانە هەموو هۆکارە سەرەکیەکەی کاک مستەفا بووە. تاکو بڵێ پیاوێکی بە وەفا بوو، دڵێکی زۆر گەورەی هەبوو، زۆر زەحمەت بوو خەڵک لێی دڵگران بێ، چونکە دڵە گەورەکەی هەموو جیاوازیەکان و ناکۆچیەکانی هەڵەگرت. پیاوێ بوو لە ناو کۆمەڵ و کۆمەڵا دیار بوو، بە تەعزیەی خەڵکەوە بوو، بە تەنک برادەر و خۆشەویستی خۆی و دڵ فراوان بوو، حەزی بە یارمەتی خەڵکە کرد، حەزیە کرد بە یەکەوە زۆر جار
برادر دوو برادر ئەگەرمان زانیە نەخۆشەیە کێشێک لێ قەوماوە بەیەکەوە ئەچوین بۆ خزمەتی و هەچ کەسێکی بات هەیە بۆ لای کاک مستەفا بۆ یارمەتی بواە بۆ ئیش و کارێ وە بەڕاستی بەدەمیەوە چوو تا ئیشەکەی وە نەکردە وازی لێ نێنە قەت هەستت ناکرد کاک مستەفا لە تەمەنا لە تۆ گەورەترە بەڵام ئێمە هەستمانە کرد کاک مستەفا لە ڕۆشنبیریە لە مامۆستایەتی ڕۆژنامەنووسیە لە مامۆستایەتی نووسین و ئەدەبە دائیمە باڵا بەرز بوو ئێمە خۆمان بە قوتابی و بە شانازیەوە من خۆم بە قوتابی و یەکێ لە هەرە نزیکەکانی کاک مستەفا ئازانم لە هەندێک بابەتە جیاوازیمان ئەبوو بەڵام ئەو دائیمەن لە ڕووی سیاسیەوە جێی لە منەگر سەرڕای ئەوەی کە تەمەنمان جیاوازیەکی زۆری هەبوو ئەوەش هەر لە گەورەی خۆی بوو برایەتی و هاوڕێتی من و کاک مستەفا بەردەوام بوو لەگەڵ ئەدیبان و سیاسەتمەداران تا شۆڕشی تەمووز و ساڵانی دوایش سەرە ڕایڕاو بۆ چوونی سیاسی جیاواز دەنێوانمانە وەک برایان هەمەساڵەتیران ئەحمە هەرتی کامەران نوکری محارە محەممەد ئەمین دکتۆر مارەک خانەدار ئەلوبی هەوری پیاوێکی یەکجار نەرم و ڕێک و پێک بوو بەڕاستی یعنی کە لەگەڵیادا ئەنیشتی ترێکسەر و دەزانی چەرمەختە تۆ ئەیناسی لەگەڵ یای یعنی من دائما دوای ئەوەش لە هەموو شتێکا کە ئەبوو تەلیفۆنم بۆ کریان پەیوەندی پێوە کرد ڕێی جەنابی وەرەگرت زۆر کەڵکم لە ئەزمونەکانی ئەو وەرەگرت کاک مستەفا پیاوێکی بەهیمەتە پیاوێکی زیرەک بوو پیاوێک بوو بەڕاستی بەهرەدار بوو لە هەر کوێکە کاری کردبێ پاشکۆ نەبووە دائیمەن قسەی خۆی هەبووە و ڕێئی هەبووە و ڕیادیش بووە یعنی ئەتوانم بڵم ئەو خزمەتی خەڵکی کردو من شەرەفی ئەوم هەبوو کە لە نزیکەوە لەگەڵە بۆم جگە لەوەی کە یعنی لە مەیدانی خێزانەکەمانە زۆر تێکەڵ بوون لەگەڵ باوکمە هاوڕێ بوون و دائیمە هاتوچۆیەکتریان کردووە بەڵام منوەکو خۆم کاتێککە لە 2016 ویستمان یادی 50 ساڵەی لە دنیا دەرچوونی مەلیک مەحموود بکەینەوە کە هەردووکمان لە لیژنەی باڵا بووین ئەو کاتە کە زانیم ئەمە چەند پیاوێکی میهرەبانە چەند پیاوێکە کە بە ئەزمونە بەڕاستی زۆر شتی لێوە فێر بووم زۆر شانازی بۆ کاتانە کۆکە لەگەڵ ئەوا بووم پیاوێکی زۆر سەخی تەبیعەت بوو مەزیسی خۆش بوو معشەریشی تا بڵێ معشەری دۆستانە بوو لە دانیشتنی بە کۆمەڵ هەمیشە گوڵی مەزیز بوو بۆیە بۆن و بەرامەکەی بەداخەوە لە دەستمان چووە من بۆ خۆم وەکو پێم وتی بە خەسارەتێکی ئەزانم کە تاویز ناکرێتەوە ئێمە کە حکم بووین حکمی ئەدام بووین دوای کارمکەرم حکومەکەی گۆڕی بە ئەبەدی ئێمە لە ئەبوغرێ بووین حەبزوین 2 ساڵ وەنگە لێمانەوە ئەم هات بۆ زیارەتمان لەگەڵ شێختالە بەو ماوەخواوی لەگەڵ کاکبایە وشیار خوا نەماوە گۆڕەکەیان گۆڕی پر لە نوروێ هاتیم بۆ لامان بۆ زیارەت هیوا هەبوو خزم بوو نەوێرا بێت مستەفا ساڵحکەریم لە سەرەتای ژیانی لاویەوە خولیای دنیای ئەدەب و ڕۆشنبیری بووە ساڵی 1949 کە هێشتا تەمەنی 16 ساڵ بووە چیرۆکێکی تۆڵستۆی لە زمانی عەرەبیەوە بۆ سەر زمانی کوردی وەرجێڕاوە و لە گۆڤاری گەلاوێشدا بڵاوی کردوتەوە ئیدی لەو کاتەوە لە کایی ڕۆشنبیری و ئەدەبیدا کاری کردووە و بە زمانەکانی عەرەبی و کوردی بەرهەمەکانی بڵاو کردوتەوە لە کۆتایی ساڵی پەنجاکاندا لە قوتابخانەکاندا چەندین چالاکی شانۆیی و ئەدەبی و ڕۆژنامەنووسی ساز کردووە و برەوی بەو کارانە داوە ئەمە جگەلەوەی نووسین و چیرۆکەکانی خۆی گەشە پێدەدات و لە ڕۆژنامەکانی و ژین و هیوا چیرۆک و نووسینەکانی بڵاو دەکاتەوە هەر لەو ساڵانەشدا یەکەم چیرۆکی خۆی بە ناوی زڕێ زنجیر بڵاو دەکاتەوە هەر بۆیە مستەفا ساڵحکەریم بە یەکێک لە ناوە دیار و پێشەنگەکانی چیرۆکی کوردی ئەژمار دەکرێت من لە کتێبخانەیەکی بچووکی خۆم هەیە هەموو کتێبەکانیم هەیە کاک مستەفاش کتێب و نووسین و زۆر زۆر دەوڵەمەنگ بوو بە زمانی کوردی و عەرەبی یەکێک بوو لە هەرە نووسەرە چاکەکان و لە زمانزانەکان و سینێکی خۆشیە کە ئەبینی کاک مستەفا و ئەو ڕەفیقانەی
کە کوردی بوو کوردیەکی وەها بوو کوردی زمانی خەڵکی کورد بوو کە بۆ زمان بۆ تێگەیشتنی خەڵکە وەسیلەیەکە بۆ تێگەیشتن بۆ پێشکەوتن بۆ ئەنجا بۆ زانست و بۆ هەموو بوارەکانی ژیان کاک مستەفایەکێ بوو لەو سوارچاکانەی کە لەو مەیانە دایمە لە ڕێزەکانی پێشەوە بوو. دیارە کاک مستەفایەکە لە قەڵەمە چاکەکانی بواری ئەدەبی لە سەرەتای پەنجاکانەوە کە دەستی کرد بە چیرۆ نووسین ئەو وەختە ئێمە مێرد مناڵ بووین زۆر ئەو ئیحتیمامانەمان نەبوو بەڵام لە ڕێگەی ئەو مامۆستا محەڕەم محەممەد ئەمین و شێخ معرفی بەرزنجی و ئیبراهیم ئەحمەد و حوسێن عارف و ئەمانەوە ئێستا کەوتبووین لەگەڵ ڕووگاڵی ئەوەی کە بزانین چیرۆک چیە جینان ئەوەی کە ئێمە ئەمانزانی ئەو وەختە تەنیا بواری شعر بوو بە تایبەتی شعری کلاسیکی ومانەمانە خوێنەوە و لەوانە زۆرتر بایەخمان بەو شتانە بەڵام کاک مستەفایەکی بوو لەو قەڵەمانی کە چیرۆکی جوانی لەو فترەیە ئەنووسی چونکە خۆی یەکێ بوو لەوانەی کە زۆر متابعی چیرۆکی عەرەبیە کرد و بە تایبەتی کە کاک مستەفا عەرەبیەکی زۆر کۆچی ئەزانی چ بە قسەکردن چ بە نووسین. یەکێکە لە ڕائیدەکانی نووسینی چیرۆکی کوردی لە گۆڤاری جا وەکو عەرزم کردی لە بنگر بووم من کاک مستەفام پێشەوەی بیبینم لە درۆ دەمناسی لە گۆڤاری هیوا چیرۆکی بڵاو دەکردەوە لە پەنجاکانەوە چیرۆکی نووسی وە چیرۆکانی بەدڵی ئێمە بوو یعنی زۆر ئەمان خوێنەوە هەندێک کۆمەڵە چیرۆکی هەیە بە تایبەتی ئەو جیهانی چوارم ڕەشپۆشێکی جیهانی چوارم ڕەشپۆشێکی جیهانی چوارم من هەر بە دەستنووسیش دیومە بەڕاستی یعنی چیرۆکانم خوێنەوە چیرۆکی زۆر جوانی تایە و زۆربەی ئەو چیرۆکانن کە پەیوەندیان بە بارودۆخی وەختی کوردستانەوە هەیە و هەمووی لە مەسلحەتی لە بەرژەوەندی قەزیەکەمان و لە بەرژەوەندی کورد و بۆ پێشمەرگە نووسین و ئەوانن لەگەڵ هەندێک چیرۆکی زۆر تایبەتی خۆشیە کە ئەوانش لە هەمومانە هەیە لە هەمومان لە شخصیەتی هەمومانە هەیە. هاوڕێتیمان لە ڕادێکا بوو من ئەمزانی ئەو چیرەکانە ئەینووسێ گەرانەوەی سەردەمێکی ژیانی تایبەتی خۆی بوو زۆر جار بە ناو دەستنیشانی مەبەستەکانی مەکرد خۆشیدانی پیانە هەمیشە لە هەموو کۆڕ و فیلسوفاڵێکی ئەدەبی ئەو سەردەما یەکێ بووم لە بەشدارە سەرکیەکان لەگەڵیا. من کاک مستەفا پێشەوەی بیبینم دەمناسی واتێکم ساڵی 56 بوو هاتین بۆ سلێمانی جەمال بابان ڕوایەتێکی کورتی دەرکرد بوو بە ناوی خانزات دیعایان بۆ دەکرد بۆ ڕۆمانەکە وەرەقەیان بڵاو دەکردەوە دەیانگو پێشەکیەکەی مستەفا ساڵح کەریم نووسیوێتی لە 56. کاک مستەفا لەوانە بوو کە چاوی ئێمەی کردەوە لەسەر چیرۆکی کوردی چیرۆکی با بڵێن کورتی کوردی چیرۆک نووسێکی یەکجار باش بوو من کە زەڕێ زنجیر و شەهیدانی قەڵای دەمدەم خوێندێتەوە بەڕای من کارێکی کرد ئەو سەردەمە تۆ تەماشای ساڵی 56 بکە ینی تەنها ئەو نووسەرانە ئەو چیرۆک نووسانەی بە پەنجی دەستان دەژمێردران لەبەر ئەوە کاریگەریان زۆر بوو لەو باریکە کاریان تێدەکرد و ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵگای کوردی ڕۆژیان لە تەربیە و تەنسیب بووم هات گوتی کۆڕی دەگرین بۆ کورتە چیرۆک ئەگەر چیرۆکێکت هەیە حەز دەکەم بەشداری بکەی گوتی مەڵا زۆر باشە چیرۆکێکم هەبوو نووسی بووم هەر ڕژنووس بوو پاکنووسم نەکردبووە بە هەر حاڵ ڕێکم خست و بە ناوی چەپچێ گوڵ و چەپچێات کۆڕێکیان دام بە کاک مستەفا و لژنەی هەڵسەنگاندن هەڵیان سەنگاند بوو سێ چیرۆک دەرچوون کاک محەڕەم و کاک مستەفا من ئەوەی بەڕای من کە زۆر گرنگ بۆ چرخانێک بوو لە ژیانی نووسینی چیرۆک و ڕۆمانی کاک مستەفا ساڵح کەریم ڕەشپۆشێکی جیهانی چوارم کۆمەڵە چیرۆکێکە کاک مستەفا ساڵح کەریم کە وەزەمدە چیرۆکە کە نووسیەتی ساڵی 1984 لە چاپ کراوە یەک لە چیرۆکەکانی ڕەشپۆشێکی جیهانی چوارەمە کە باسی ئافرەتێک دەکات کە چۆن هاوسەرە خۆشەویستەکەی لە ئاکامی سیاسەتی فاشی بەعز نادیارە و مەینەت و ئازارەکانی ئەو ئافرەتە بەدیار دەخەن.
کاک مستەفا هەم عەرەبی زانی چاک بوو هەم کوردی زانی چاک بوو تەنانەت لە پەنجاکانە یعنی واتگەم 56 و 57 ئەوانەیە گۆڤارێکە بوو ئەلمعەلیم الجەدید مامۆستایان بۆ هی مامۆستایان بوو چیرۆکی کوردی تەرجمە کرد بوو بۆ عەرەبی لە معەلیم الجەدیددا بڵاو بوو بۆ لە تەمەنی 15 ساڵیەوە ئەم کەسایەتیە تێکەڵاوی کاروباری سیاسی و ڕێکخراوەی بووە سەرتا پەیوەندی بە حیزبی شوعی عێراقەوە کردووە و لەو حەزبەدا خەباتی کردووە و لە ڕووی ڕۆشنبیریەوە کاریگەری لەسەری هەبووە لە ساڵی 1963 بەهۆی بارودۆخی سیاسی ئەو کاتەوە جارێکی تر دەستگیر دەکرێت و ساڵ و نیوێک لە زینداندا دەمێنێتەوە ئەمە جگەلەوەی لە مێژوو ژیانی خۆیدا بەهۆی تێکۆشانی سیاسی و هەڵوێستەکانیەوە تووشی گرتن و ڕاونان و دوورخستنەوە بووە و چەند ساڵێکی تەمەنی لە دوورخراوەی و زیندانەکانی عێراقدا بەسەر بردووە لە دوای ئازادبوونی بۆتە بەڕێوەبەری قوتابخانەی مەڵکەندی و ساڵانێک لەو قوتابخانەیە خزمەت دەکات و گۆڤارێکیش دەردەکات بە ناوی ڕابەر لە 63 باوکم لە زمانی بەعسی قۆمەکانە کە هاتن گیران بۆ ماوەی ساڵ و نیوێ حەبس کرا پیاوێک بوو لەو جۆرەی کە بڵێ زۆر خۆ بە زلنەزان خۆی پیان ئاوە خۆشی وا بوو حەقیقەتاکە پێڵێن پیاوێک بوو مستەوایەکی بەردی هەبوو لە خۆنەواری ئەدەبیا بە تایبەتی لە سیاسەتی شاکاک مستەفا هەر لەو تێکۆشەرە کۆنانە بۆ کە لە شاری سلەیمانیا لە بزوتنەوەی شیوعیا لەگەڵ دکتۆر عیزەدین و دارا تۆفیق و ئەمانە ئەو سەرەتایانە کە ڕەفیق من بیری ئەو یادگاری ئەو دانیشتانەی ئەو پیاوانە هەمووی لەبەر چاوم و لە گۆمایە بە سنفی سێی ابتیدایی بووم کاغەز مەنووسی بۆ باوکم کە بیرت دەکەم باپیرم بە ڕەحمەت بێ کاغەزەکەی بینی دەستی کرد بە گریان ئەوە ساڵی 60ەکانە 64ەوە 60 و هات بەر بوو بوو بە مدیری قوتابخانەی مەڵکەنی لەوێ لە مداری قوتابخانەی مەڵکەنیەوە ئەویش هەرچکو دائیمە وازی لەوە نەئێنا کە ئەوێ ئیشێ بکە هات گۆڤاری ڕابەری دەرکرد بە زمانی کوردی و عەرەبی گۆڤارێکی قوتابخانەیی بوو پەروەردەیی بوو 3 ساڵ ئەمە دەوامی کرد لەگەڵ ئەو من لەوێت ئەو دقیق قوتابی بووم لەو قوتابخانی مەڵکەنیە و لە دوای ساڵی 1970 و بەیاننامە 11 ئازارەوە ئەم کەسایەتە نیشتیمان پەروەرە لە دەیان وێزگەی جیاوازدا خزمەتی گەورە پێشکەش دەکات بۆتە ئەندامی یەکێتی مامۆستایان و گۆڤارێکیان هەبووە بە ناوی دەنگی مامۆستا دواتر بۆتە بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی ڕۆژنامەی ئەتاخی و دوای دامەزراندنی یەکێتی نووسرانی کوردیش بۆ ماوەی 4 خول سکرتێری ئەو یەکێتیە بووە و دواتر لەسەر داوای خۆی هەڵنەبژاردۆتەوە ئەمە جگەلەوەی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامێکی ئەدەبی بووە لە تەلەڤیزیۆنی کەرکووک و بەغداد لە کاتی دروستبوونی پشێوی سیاسی لە ساڵی 1974 مستەفا ساڵح کەریم وەک کەسایەتی و ئەدیبێکی سربەخۆ و وەک هەست و خەمێکی کورتپەروەرانە دەچێتە دەرەوە و لەگەڵ هاوڕەکانی لە کارکردن بەردەوام دەبێت تا ئەو کاتەی لە ئێزگەی کوردستان دەبێتە بێژەر و دواتریش دەبێتە بەڕێوەبەری ئێزگەکە و لەو ڕێگەیشەوە چەندین بەرنامە و چالاکی جۆراوجۆر پێشکەش دەکات باسی وەزعیەکردن بارودۆخەکە چۆنەوتم کاک مستەفا خۆت ئامادە بکە ئەو جارەش دەبێت بچینە دەرەوە و پەیوەندی بە شۆڕشەوە بکەین چونکە وا پێدەچی حزبی بەعەز بێوێ جارێک کێشەر لەگەڵ کورد بکاتەوە ئەوە بوو لە ئازاری ساڵی 1970 جارێکی کەشەر بووە پاشماوەیەک من و کاک مستەفا هەردووکمان خۆمان لە ئەمانەتی گشتی ڕاگەیاندن و ڕۆشنبیری لاوەندیتەوە کە سەرپەرشتی ڕاگەیاندنی شۆڕشی دەکرد کاک مستەفا بۆ بەڕێوەبەری بەشی کوردی لە ئێزگەی دەنگی کوردستان منیش بەڕێوەبەری گشتی لاوان بووم لە هەمان ئەمانەت پاش بەیاننامەی 11 ئازار خوا لێ خۆش بوو دارا تۆفیق لە بەغا بەڕێوەبەری جەریدەی تەعاقی بوو تەکلیفی لە باوکۆت ببێ بە نوێنەری جەریدەکە لە سلێمانی 4 ساڵ ئیشی کرد
ئەوە کلیلێ بوو بۆ ئەوەی کە ساڵی 1970 بەیان نامەی ئیتفاقی 11 ئازار هەڵە شاررایەوە باوکم زۆری پێشەرم بوو 4 ساڵ لەگەڵ ئەمان ئیژەکە و ئێساوکو کوردێک مووقفی لە سلێمانیا بێ لەبەرەوە بڕیاریە چوە دەرەوە لە بەرەی میلەتا بووە کاک مستەفا لە ساڵی 1970 من لە 1970ەوە لە دەرەوە بووم لە شاخ بڵێن کە تابیرێکەوە وترێ کاک مستەفا لە 1970 هاتە دەرەوە ئەو ساڵی شەڕ و ئەو زۆر کاک مستەفا مەدی چونکە لە ناوچەی باڵەکایەتی و لەوێ تا حاجۆمەران لە ئێزگەکە ئیشە کرد کاک مستەفا جێدەستی لەوێ شادیار بوو ئەویست خزمەتی هەموو بوارەکانی ڕۆشنبیری کوردی بکە بێژگە لە ڕوانین بۆ باری سیاسی و باری بیر و ڕای بەرامبەر کاک مستەفا لە کە دەستی کردووە بە سیاست لە حیزبی شوێی عێراقیەوە دەستی پێ کردووە بەڵام بیر و ڕای کاک مستەفا بیر و ڕایەکی نەتەوەیانە بوو بیری لە هەموو جارێک بیری لە بەرژەوەندی نەتەوەکەی خۆیە کردەوە یەک بلا خۆشە کە بڵێم کاک مستەفا وەکو گەنجێک وەکو پێش خۆناغی گەنجایەتی دوای گەنجایەتی پیاوێک بوو بەزەوق بوو لە ناو خەڵکاژیە من زۆرم پێخۆش بوو من خۆم چوو کاو دەورەم بینیوە کۆمەڵێ برادرم هەبوو زۆر تەمانیان لە من زیاتر بوو کاک مستەفا سەرەتاکەی بەهۆی دکتۆرە عیزەدینەوە کاکەوە بوو بەڵام ئێمە زۆر ڕەفیق بووین هەر دانیشتنمان هەبوو خۆشیمان لە دانیشتەکانە بینی کە باسی شتی هەمە جۆرە ئەکرا کە پەیوەنگی بە ژیانی شەخصەکانەوە بە تێکۆشانی میلەتەکەەوە بۆ مناقەشاتی سیاسیەوە لەبەرەوە من کەڵێ کاک مستەفام لەم مەرجالانە هەمووی دیوە زۆریشم دیوە لە ماڵی خۆمان لە ماڵی دکتۆر عیزەدین لە کوردستانی نوێ لە ناو شۆڕشی کووردا لە هەر شوێنە جیاجیەکان لەو کۆڕ و کۆمەڵی کە لەوێژە بوون هاتن بۆ مەخەڕێمە کاک مستەفا کاکسین عارف شێرکۆبێکە ڕەوف بێگرد سەلاح شوێن کۆمەڵێکی خۆنەواری پێشکەوتوو بوون کە خوان هیچیشان پارتی نەبوون بەڵام جێی خۆشی بوو کە بەشدارن لە شۆڕشە بەو پیشە و زانین و زانستی خۆیانەوە لە شۆڕشی ئەیلولا بوو بە بەڕێوەبەری ئیزگەکە و لەوێ بێژەریش بوو ماکاک مستەفا پارتی نەبوو بەڵام بیری لەوە ئەکردەوە چۆن بتوانێت لەو سوچەوە خزمەتێکی نەتەوەکەی خۆی بکە بەهۆی کاک دارا تۆفیقەوە کە زۆر برادری بوو کاک دارا تۆفیق ئەو وەختە لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوو زۆر برادری کاک مستەفا بوو کە کاک مستەفا پێی وت ئاخر من پارتی نیم چۆن بچمە ئەم شوێنە ئیش بکەم بە تایبەتی لە پەیامنێری و بەڕێوەبەری نووسنگەی ڕۆژنامەی تاخیا وتی من تۆ ئەناسم تۆ ئیش بۆ بەرژەوەندی کوردەکەی لە هەر شوێنێکابی تۆ کوردایەتیەکەی باوکم ڕاستە چەپ بوو و بەڵام چەپێکی نیشتمان پەروەەر بوو لە زۆر نقاتی جەوهریە لەگەڵ چەپەکەی خۆیان ئەڕۆی بەسەکرد دووری قسەیاتەوە لە نیشتمان پەروەریەکەی ینی دایمە بەرامبەریان ئەوەستا کاک مستەفا لەو ماوەی کە ڕۆژانە تیارە بەسەر ناوچەکە بوو خاستن لەسەر ئێزگە و لەسەر چاپخانەی خەباتوانە بەڵام ئەوانە خۆراگرانە کارەکانی خۆیان ئەنجام دەدا کاک مستەفام دیت بەڕاستی ئەو سەردەما لەگە برادەکانی کە ئیژان دەکرد وریان زۆر بەرز بوو این هیچ کاتێک سلیان لە ئیشکردن نەدەکردەوە سەرڕای ئەوەی کە وەکو دەرێ ڕۆژانە تیارە بەسەریانەوە بوو هەرواش ماوە تۆ کاک مستەفا جوانی ئینسانەوەی باز ناتە بەرەی ئەو بەری میلەت بەرەی میلەت بووە بەرەی میلەت کە و شۆنانەی کاک مستەفاتیایشی ئیشی کردووە نازانم حیزبایەتی هەبوو یانە بەڵام کە لە کوردستانی نوێ ئیشە کرد دەورێکی جوان و دەورێکی دیاری هەبوو لە دوای نوسکۆی شۆڕش و گەڕانەوەیان بۆ کوردستان مۆستەفا ساڵح کەریم دوور دەخرێتەوە بۆ شاری ڕوومادی و ساڵانێکی ژیانی وەک مامۆستا لەو شارە بەسەر دەبات لە کۆتایی ساڵی هەفتاکان لەگەڵ هاوڕەکانی هەوڵ دەدەن یەکێتی نووسەرانی کورد ببوژێننەوە و کاری بۆ دەکەن و مۆستەفا ساڵح کەریم لەو ساڵانەدا دەبێتە سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد لە سەرەتای ساڵی هەشتاکان پەیوەندی دەکات با ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و لە ماوەی ئەو ساڵانەدا چەندین چیرۆک و بەرهەمی ئەدەبی بڵاو دەکاتەوە و بەشداری دەیان چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی دەکات بەهۆی چالاکیەکانیشەوە لە ژێر گوشارێکی زۆری حکوومەتدا لە ساڵی 1984
خانە نشین دەکرێت و لە کارەکەی دوور دەخرێتەوە. نەفیکرا بۆ ڕوومادی من نەفیکران بۆ سەماوە من 5 ساڵ لە سەماوە نەفی بووم بەڵام هەر پێمان لێکدا نەبڕی و گروپێک دروست بوو بە جیاوازی ئینتیما و فکر بە جیاوازی بۆ چوون و ئامانج ئەو گویان یەکمان گرت چی وشەی کوردیەکی پێگرتین پاکێتیەکی پێگرتین ئەویش بریتی بوون لە بواری ئەدەبیە کارمانە کرد کاک شێرکۆی بێکەس بوو تار ساڵە ساڵی بوو ڕەو بێگەرد بوو سەلامەنمی بوو ئەمانە ئێمە توانیمان ینی کاری باشکەین لە ئەکرەم قەرەداخی بوو توانیمان کاری باشکەین لە سلێمانی و میهرەجانی دووهەمی شعری کوردی کە تەقینەوەیەک بوو لە بواری سیاسی و کوردایەتی و ئەدەبی مقاومە بەرەڕووی ئەو سای بەعس و سەدام و دام و دەستگاکەی بووینەوە بەعس ینی چالاکی زۆری هەبوو لەسەرەوەی کە بەتایبەتی دوای شکستی 75 ئیتر زۆر ئیشیانە کرد بۆ ئەوەی سلێمانی بخەنە داوی خۆیانەوە لەبەرەوەی ئێمە زۆر دانیشتنمانە کرد و زۆر ئاگاداری ئەو نهێنیانە بووین کە ئەمان کرد کاک مستەفایەکی بوو لەوانی حەروق بوو لەو شتانە و ڕێی جوانی هەبوو کە تەبن کە گەڕایشینەوە لە 75 ئەو هەر ئەو ڕۆحی تا بوو بەتایبەتی کە نەقلیان کرد بۆ جنوب کە ئاهاتەوە ئێمە ئەو شتانی کە هەبوو پێمانەوە و ئەو ڕێیانیش کە هەی بوو ئەو بە ئێمە ئەوە و چی باش بزانانی و ئێمە لە بەعزە لە قومانێکشا زۆر پەنامان بۆ ئەوە برد بۆ ئەوەی کە هاوکاریمان بکات و یعنی با بڵێن ڕێبەدیەکمان بۆ بکات ڕاستە باوکم لە ژیانە ینی دایمە دەربەدەر کراوە سجن بووە و دووخراوەتەوە و یا لە شاخ بووە ناخۆشی تیاوە بەڵام خۆشەکانی کەشی تیا بوو کە هەمیشە لە پێشەوە بووە لە هەرچ بوارێک بوو بێت دایم ئەو لە پێشکەوت بووە لە مامۆستایان بووە لێ نقابەی مامۆستایان سکرتێر بووە یا سەرۆک بووە یا لە یەکی نووسەرانی کورد سەرەتا سکرتێر بۆ دوایی بوو بە 4-5 ساڵ سەرۆکی یەکی نووسەرانی کورد بووە دواتریش لە ڕۆژنامە نووسیجا هەمان شت دایم هەوڵی یاوە کەوا لە هەچ بوارێکا بۆ لە پێشەوە ببێت کاک مستەفا بە پەیوەندێکی زۆری بە کۆمەڵێکمانەوە هەبوو لەوانە من و کاک شێرکۆ بێکەس و کاک حەمەنووری تۆفیق و تار ساڵح ساعی و سەلامەنمی کاک مستەفا هەموو ئەو بەرنامانی کە بۆ ئەو شتانە داهاندار چ لەسەر ئاستی کوردستان یان بۆ بەغا و بێ بەڕاستی ئەو دەست گیرۆیی ئەکردین تەنەت بە سیارەکەی خۆشی هەموو جاری ئێمە یەبرد و با بڵین دەمڕاستی ئێمە بوو لە قسەکردنە لە پێکەنانی ئەو کوڕ و کۆبوونەوەانە کاک مستەفا شتی ڕێگەخست ئەو ڕێخستنەی کۆڕێکی ڕێخست دانیشتێکی ڕێخست وەکو ئەو دانیشتەی کە کاک حەمەسەعی حاجی حەمەکەریم نەوێ کە ئێستا وەکو ڕۆشنبیرێک و وەکو ڕۆژنامەنووسێک و وەکو کەسێکی دڵسۆز هەمیشە کاری کردووە و دەوری بینیوە لەڕێ ئەوەوە سەیرانێکی ڕێخست لە شارە زوور بۆ من وەکو بەندە مامۆستا عەلی شەونم یادی بەخێر کا حەمە ساڵە دیلان و کاک هەردی لەواتر کۆمەڵێ ئەفکاری نوێ هاتەکایە و مناقەشە کراوە نەبێ مەسەلەی با بڵێن مەسەلەی ئەو دانیشتانە هەر تەنها یا بۆ خواردنەوە یا بۆ خواردن بوو بێنە یعنی بۆ نزیک بوونەوەی ڕۆحی ئەدیبان بوو. لە دوای ڕاپەڕینە مەزنەکەەوە لەسەر داوای سەرۆک مامجەلال مستەفا ساڵح کەریم دەبێتە دەستەی نووسەرانی ڕۆژنامەی کوردستانی نوێ و دواتریش ڕۆژنامەی ئەلئیتیحاد و لە هەردوو ڕۆژنامەکەشدا ساڵانێکی زۆر خزمەتی کردووە و پۆستی جیاجیای وەرگرتووە. لە بواری ڕۆژنامە نووسیدا ئەم کەسایەتی ڕۆڵ و پێگەیشی گەورەی هەبووە و جگە لە کارکردنی لەدایان ڕۆژنامە و گۆڤاری جیاجادا هەر لە ساڵی پەنجاکانەوە تا کۆتایی تەمەنی هاوکات لە ساڵی 2001 بۆتە جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و تا ساڵی 2002 بۆ ماوەی 2 خول لەو پۆستەدا خزمەتی گەورەی پێشکەش کردووە و بەشداری دایان چالاکی و کۆنگرە و لوتکەی ڕۆژنامە نووسی لەسەر ئاستی جیهان کردووە. کاک مستەفا لە مێژووی
میلەتی کووردا ناوی هەر بە بەرزی ئەمێنێتەوە نووسینەکانی کتێبەکانی نووسینی خۆی یاخو وەرگێڕانەکانی ئەمانە هەمووی جێگای خۆی هەیە لە ناو ئەدەبی کوردیا لە ناو ڕۆژنامەنووسیە چونکە ڕۆژنامەنووسی هەڵکەوتوو زۆر کەم بوو ئێستا زۆر بووە بەهۆی ئەوەی کە سەربەستی هەیە لە وڵاتەکە لە قۆناغێکی کاین بەڵام لە سەردەمێکە لەو کەسانە بوو کە بە پەنجەی دەست ئەژمێرا کاک مستەفایەکێ بوو لەو خوێنەوارانە کاک مستەفا لەو قەوەمانە بوو کە لە بواری ڕۆژنامەنووسیە زۆر با بڵێم تا ڕادەیەکی زۆر لە ئێمە باشتر بوو و جێدەستی دیار بوو تەنانەت کاتێک کە هەر مدیری مەکتەب بوو خۆی گۆڤارێکی دەرەکرد گۆڤارێکی تایبەتی کە پەیوەندی بە چالاکیەکانی قوتابخان و تەربیە و ئەمانەوە هەبوو ئەیکێ بوو لەو ڕۆژنامەنووسانەی هەمیشە داهێنانی هەبوو یەکێک لەو داهێنانەی ئەوە بوو کە لە ڕۆژنامەی ژین بۆ یەکەم جار لە ڕۆژنامەنووسی کوردیا گۆشەی نووسی گۆشەیەکی بەردەوام بۆ چەند ساڵێک لە ڕۆژنامەی ژینا بەردەوام بوو لە هەر ڕۆژنامە گۆڤارێکە ئیشی کردبێ هەوڵی داوە گۆشەیەکی تایبەتی خۆی هەبێ هەر گۆشەیەکیش بابەتێکی تایبەتی بوو بابەتێکی زۆر جوانی هەڵەبژارد لە ڕووداوی تازە لە چیرۆکی تازە لە ئەو شتانەی کە خوێنەر گرنگی پێئدا لەو سەردەما ئێمە ناومان نابوو بیر و هۆشی شار ئەگەر بابەتێکمان بنووسایە چ لە ئیتحاد چ لە کوردستانی نوێ چ لە کەناڵەکانی خۆمان پاشان لە پیوکەی میدیا بە هەموو زمانەکانیەوە ئەگەر ڕێمان ینی ڕێمان نەبردایەت و سەر مێژوویەک بۆ نمونە هاتینە کاک مستەفامانە پرسی ئەو هۆشی کە ئەو هەیە بوو بۆ نمونە مانگرتنی شۆفێرەکانی بەغدا کە بابەتێک وایە ساعاتەکە و ڕۆژەکە و پێشەوەتی چەند شەمە بووە ئەنێ ئەو هۆشی ئاواهی بوو بۆیە هەر تا ئەو لێرە بوو کەمترین گوگڵمان بەکارهێنا ئێمە کەمترین ئەگەڕاینەوە بوو مۆسوعەکان کاک مستەفا هەر ئەحداسێکە تیا ژیابێت لەو سەردەمی خۆیان هەمووی لەبەر جێ دەستی دیارە لە ڕۆژنامەگەری کوردیا من وەکو خۆم وای پێزانم ئەم پیاوە بە عەمیدی ڕۆژنامەگەری کوردستان ناوبندرێت چونکە مستحقی ئەوەیە مامۆستا مستەفا ساڵحکەریم جگە لەلایەنە ئەدەبیەکەی کە چیرۆکنووس و نووسەرێکی ئەدەبی زۆر بەتوانە بوو بەڵام لە بواری ڕۆژنامەنووسیشە هەمان ڕۆڵی هەبوو بۆ نمونە لە نووسینی بابەتێکی ئەدەبی زمانی زۆر جیاوازە لە نووسینی بابەتێکی ڕۆژنامەنووسیە مامۆستا مستەفا ساڵحکەریم لەو بوارەیە توانی بووی هەردوو لایەنەکە بە زمانی ئەدەبیش سەرکەوتوو بووە لە نووسیندا هەروەها بە لە بواری ڕۆژنامەگەریشدا توانوێتی کە هاتی ناو دنیای ڕۆژنامەگەریەوە لەسەر دەستی مستەفا ساڵحکەریم و عەباس بەدری و ئەو کەسانی کە خۆیان پێگەیاند بوو ڕۆژنامەنووسی ناودار بوون ئێمە لە ئەوانەوە شارەزای بواری ڕۆژنامەنووسی ڕاستم لێسە سکرتێری لە سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانە بەڵام ئەلفوبای سەحافی ڕاستەقینی کوردی لە ئەو خەڵکانەوە فێر بوو کە مامۆستای ئێمە بوون زمانی کوردی زۆر پاراو بوو کم کەس هەبوو وەکو کاک مستەفا زمانە کوردیەکەی پارا و هەروەها ڕێک بێت و هەروەها عەرەبیزانێکی تابڵی باش بوو من لە زۆر کەس لە ڕەفیقەکانی سەردەمی خۆی گوێم لێبووە کە لە دارالموعەلمینیش بووە ئەو کێبڕکێی هەبووە منافەسەی زۆر لەو کەسانەی کردووە کە لە زمانی عەرەبیە باڵادەست بووینە بەڵام ئەو لە دارالموعەلمین لە پێشی ئەوان بووە بە تایبەتی لە نەحو لە ڕێزمان بەڕاستی ئەو برادێکی زۆر خۆشەویست و بەقووەت هەبوو لەگەڵ عەرەبەکان عەرەبە پێشکەوتوخوازەکانی میسر و ئەردەن و عێراق و ئەمانە بەڕاستی من خەباتی ئەو زۆر وەکو حیزبەکان تەماشاکەم یعنی بەڕاستی خەباتی ئەو شانی لە حیزبەکانە خاستەن بۆ پرسدانەوەی ئەو عەرەبە شۆڤیانانەی کە دژی کورد قسەیانە کرد ئەوەی کە مای خۆشحاڵی بوو بە توانایی ئەو بوو لە بواری ڕاگەیاندنی عەرەبیە لەبەرەوەی ئێمە بواری ڕاگەیاندنی عەرەبی زۆر گرنگە بۆ کوردستان لە ناوچەیەکدا کە زۆرینەکە خیتابی ڕاگەیاندن و خیتابی کارکردن بە عەرەبیە کاک مستەفا چ لە ڕۆژنامەی ئەلئیتیحاد و چ لە بابەتەکانی ئەلئینسات المەرکەزی و چکە زۆر ڕۆڵێکی باشی هەبوو وەکو
بەڵە جێگیری سەر و بەڵام ئەمە ئەتوانین بڵێن داینەمۆی ئەو ڕۆژنامەیە بوو. هەروەها لە پەیوەندیەکانیدا پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندیە سیاسەکانی لەگەڵ لایەنە عەرەبیەکان و بە تایبەتی لەگەڵ ڕۆشنبیر و ڕۆژنامە عەرەبیەکان نەک تەنها لە ئاستی کوردستان و عێراق وەکو لە ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان زۆر لە ڕۆژنامە نووس و ئەدیبەکان پەیوەندیەکی بەهێزیان هەبوو لەگەڵ کاک موستەفا. ئەمە ژوای کردبوو کە هەمیشە ئێمە هەماهەنگیمان لەگەڵ شەقامی عەرەبیدا بەهێزتر بوو. ئێمە لە ناوخۆمانە بە ئەزەعیم شاب ناومانە بر لەبەرەوەی هاوڕێتی زۆر خۆش بوو. تەبیعی هاوڕێتی بە پتەوی هاوڕێتی بە تەفەهمی هەردوو لا ئەگەڕێتەوە بە ڕێزگرتنی هەردوو لا لە بۆچوون و ڕای یەکترەگەێتەوە. ئەو خەسڵەتانە لە کاک موستەفایە هەموو جوودی هەبوو کە ڕێزی لە هەموو کەسەگر بەو تەمەنەوە تاوەکو دەم و بەیان هەستی بە مانوبوون نەکرد. ئێمە گەنج بووین بەڵام ئەو لە ئەم بەتەمەنتر بوو بەڵام لەگەڵ ئێمە ئەمە دەیان شەو سەدان شەو بەجار مانچێتەکانی ئەلیتیحادەوە تاوەکو ڕووناک بۆتەوە دنیا ئێمە دانیشتون لە یەک بینایە بوون. هەرگیز ینی ئەو وەفایەکە کە من بزانم لەو تەمەنەیە ئێمە بەجێ نەهێشت ئێمە گەنج بووین بەڵام ئەو لە هەمومان بەتەمەنتر بوو. ئەمایەوە هەتاوەکو ئاخر مانچێتمان ڕەوانی چاپخانە کرد. ئەو تاقەیە ئەو وزەیە ئەو خۆشەویستی بۆ ئیشەکەی یەکێک بوو لەوانی کە لە سلێمانیا توانم بڵێم دەگمەن بوو. سلەیمانیش ئێمە ناومان لێنا بوو ئەرشیفە گەورەکەی سلێمانی یان ذاکیرەتی سلەیمانیە بە عەرەبی زار پێمانەوت. سەرڕای ئەوەی کە تەمەنی گەیشت بووە سەرووی هێشتا بەڵام ڕۆحێکی گەنجانەیە بوو وەتوانی بووی خۆی ئەبدەیت بکاتەوە لە ڕووی نووسینەوە. بۆیە نووسینەکانی پیری پێوە دیار نەبوون. نووسینەکانی هەمیشە ڕۆحیەتێکی گەنجانەی هەبوو. ئەوە بوو هۆی ئەوەی کە خوێنەر بە تام و تێژەوە شتەکانی بخوێنێتەوە. ئەو فترەی کەوا لە ڕمادی بوون ئەهات بەڵێم بەمێوت مامە هیواژیان بم بە بۆ شارع متنەبی بۆی لەوێ کتێب بە دوای کتێب ئاکڕێم بزانم کتێبمان دەست ناکەوێت باسی کوردستان بکە. ڕێشتین زۆربەی وەخت بە دڵشکاوی ئەگەڕاینەوانەوێت. لە دوای ڕووخاننی سەدام حوسێن ڕۆژێکیان کاکەمال هادووتی پچۆ بۆ وەزارەتی شەباب هیچی لێ نەماوە کەسی لێ نەماوە. پیاوێکی لێ ناوی عەباس بەدریە زۆر خوێندەوارە ئیعلامیە. کاک مستەفا یەت بە ئەوێ پێم وتووە ئەمە 4 دەفتەرە بڵێ جەنابی مام جەلال بۆی ناردوون جەریدەی ئیتیحاد و کوردستانی نوێ لە بەغا دەرچێت هەر لەو وەزارەتی شەباب. من هەموو ڕۆژێکە چوون بۆ لایەن ئەمەنگە ئەمین بوو مستەفا ساڵح کەریم ڕۆژێکیان عەباس بەدری و بە منی وتی با بچین داوەتتان بۆ بکەم کە چوین لە مەطعمێ داوەتی بۆ کردی عەلە ئەساس کەسی لە دوایە سەیری بکرد جێزانەکەی خۆی دەرێنا لە پارەکەی خۆی یای لەو 4 دەفتەرە پارەی مەطعم شتەکەی نا. منیش بەنامەوە سەیرولیان پرسی وتم کاک مستەفا بۆچی ئەم پارانە بۆ هەموو شتێک سەر وتی نە ئەمە جەنابی مام جەلال و کاکەمال ناردویانە بۆ کتێب و مەجەلە و ئەتیحادی دەرەکەین و ئەمانە احتیاجمان زۆرە بێ. قۆناغی هەرە گرنگمان لە ژیانی من و کاک موستەفا ساڵح کەریم کە ماوەی زیاتر لە 6-7 ساڵی خایان چ کۆی کردینەوە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان. کاک موستەفا بە حکمیەوەی کە جێگری نەقیبی یەکێتی ڕۆژنامە نووسان بوو لە سلێمانی و منیش نەقیب ڕۆژنامە نووسانی کوردستان بووم لە هەولێر. هەردووکمان لە لەندەن لە کۆتایی ساڵی 2002 یەکمان دیت. هەردووکمان لە هۆڵی مؤتەمەر بووین هەردووکمان وەکو ڕۆژنامە نووس پێکەوە دانیشن لە کافتریایەکە و باسی ئەومان کرد باشە بۆ دەبێت ڕۆژنامە نووسانی کوردستان 2 سەندیکا و 2 یەکێتیان هەبێ. هیچ معقولی تێدا نییە. لەسەر چه ئەساسێک ئێمە کارێکی مەهەنی دەکەین کارێک دەکەین کە لە بەرژەوەندی ئازادی ڕۆژنامە نووسی و مافی ڕۆژنامە نووسانی کوردستان بی. بڕیاری ئەومان دەکە هەردوو لامان پاش گەڕانەوەمان بۆ کوردستان بەو ڕێڕەوە کار بکەین کە بتوانین دێچێتی و سەندیکایەکە بکەین یەک سەندیکای سەرتاسەری. ئەوە بۆ بە هەوڵ و کۆششی بەندە و کاک مستەفا و برادرانی هەردوو ئەنجومەنی سلێمانی و هەولێر توانیمان سەندیکایەکی سەرتاسەری لە کوردستان
بنیاد بنینەوە بە ناوی سندیکای ڕۆژنامە کوردستان. باوکم لە هەنێ بوارە یەکەم کەس بووە دایم پێشەکی بوو لە زۆر بوارە بۆ نمونە باوکم یەکەم کەس بوو کە گۆڤارێکی وەرزی قوتابخانەی دەکردووە لە مستەوای هەموو عێراقا دوای ئەوەش وەکو بزانم لە بەغا شوانش شتی چوایان کردووە باوکم یەکەم کەس بوو کە یەکەم بەرنامەی ئەدیبی تەلەڤیزیۆنی پێشکەش کردووە کە هەفتانە بوو و زۆر لە شاعیر و نووسەر و ئەدیبەکانی ئەو زەمانە وەکو ئەحمەد هەردی شەک و بێکەس کامەرا موکری ئەو کاڵە شاعیر و نووسەرانەی پێشکەش دەکرد وەروە یەکەم کەسیش بووکەوە یەکەم ستونی ڕۆژنامە وانی لە ڕۆژنامەی کوردیە داهێنا لە بەدەیان کۆڕ و کۆبوونەوە و سەفەری دەرەوەی وڵات بۆ ئامادەبوون لەو کۆنگرانی کە فیدراسیۆنی گرت چ لە مۆسکۆ چ لە ئەسپانیا چ لە پاریس چ لە شوێنی دیکە من و کاک مستەفا هەمیشە نەک وەکو دوو کەس وەکو یەک تیم کارمان دەکرد ڕۆژێک ڕۆژان خلافمان نەبوو من سەر ڕێ ئەوەی کاک مستەفا وەکو هەمیشە براگەورە تەماشام دەکرد قەت پێش کاک مستەفا نەکەوتوم لە ڕۆیشتن و هیچ کاتێکیش من هیچ بڕیارێکم نەدا لە هەولێر ئەگەر پێشووتر پەیوەندیم بە کاک مستەفاوە نەکردبی. لە بواری ئەدەبیدا نیو سەدە زیاتر دەنووسێ و هەمیشە قەڵەمی لە خزمەتی گەلەکەیدا بووە چەندین بەرهەمی ئەدەبی بە چاک گەیاندووە لە بواری نووسین و چیرۆک نووسین و وەرجێڕاندا بە کوردی و بە عەرەبی ڕۆڵ و پێگەی دیاری هەبووە لە بەرهەمە چاپکراوەکانی بریتین لە زڕەی زنجیر کە کۆمەڵە چیرۆکێکی درێژە شەهیدانی قەڵای دمدم کۆمەڵە چیرۆکی درێژ پەتاسپیکە شانۆنامەیەکی چیکی لە عەرەبیەوە کردوەتی بە کوردی دایکی ئازادی خوازان کۆمەڵە چیرۆکێکی بیانیە و لە عەرەبیەوە وەریگێڕاوەتە سەر کوردی ڕەشپۆشێکی جیهانی چوارەم کۆمەڵە چیرۆکێکی بەرەنگاربوونەوەیە و 3 جار چاپ کراوەتەوە هونەری کورتە چیرۆک نووسین کۆمەڵە وتارێکی ڕەخنەگرە بیانیە بەناو بانگەکانە باخێک لە وشە ژیاننامە و لێکۆڵینەوەیکی فراوانە لەسەر شاعری گەورەی کورد پیرەمێرد ڕحلە ئیلا بلاد الڕاین کە ئەم کتێبە بە عەرەبی نووسراوە و دەربارەی گەشتێکی نووسرە بۆ ئەڵمانیا لە ساڵی 2005 اليوم الثالث بە عەرەبی نووسراوە و کۆمەڵە گوتاری ستونەکەیەتی کە لە ڕۆژنامەی الاتحاد بڵاوی کردووەتەوە وميض الكلمات بە عەرەبی نووسراوە و بەشی دووەمی وتارەکانی ستونەکەیەتی لە ڕۆژنامەی الاتحاد یەکێتی نووسەرانی کورد ڕێباز و هەڵوێست ساڵی 2012 بە هاوکاری لیژنێک لە نووسەران ڕۆڵی دیاری هەبووە لە ساختکردنەوە و کۆکردنەوەی دیوانی پیرەمێر کە بە 3 بەرگ لەلایەن دەستگای خاکەوە چاپ کراوە گوڵەوەچنی یاد و وەفا تریفەی وشە لە ڕووی نووسینەوە چەند کتێبێکی هەیە بەڕێی من تەنها ئەو نووسی کتێبەی لەسەر پیرەمێرد نووسراوە خۆی و چەند برادەرێک بەڵام پێشەچێکە ئەو نووسیوەتی بەس پێشەچەکەی ئەوەیە کە دکتۆرایی بدرێتێ لە گەورەترین زانکۆ نەک دکتۆرای ئەم زەمانەش بەڵکو دکتۆرای زەمانەکانی کۆن کە بە زەحمەتتر ئەدرا چونکە بەڕاستی پێشەچەکەی دراسەیەکی زۆر قوڵ و پڕمانایە لەسەر پیرەمێرد زۆر کاک مستەفام دیوە زۆر سەردەمێک کوردستانی نوێ کە لە یەک بینا بوون لەگەڵ شوێنێکی ئۆفیسێکی منە ئەو کاتانە زۆر بانێگە بینی لە دوای ئیش و کارەکان پێکەوە لە زۆر دانیشتنا کە هەمووی قسەی خۆش و قسەی بە پر زانست و پر ئەدەب و ئەمانە لەوانە مەسەلەن مەحەموو موکری عەباس بەدری کاک ڕەوف بێگەرد کاک حەمە نووری تۆفیق ئەمانە کۆڕێک و کۆمەڵێک بوون کە پیا و دائەنیش لەگەڵیانە شتیان لێوە فێرە بوو من لەو باوەڕدام کاک مستەفا ساڵحکەریم لە ناو سلەیمانی و هەروەها لە کوردستان بە شێوەیەکی گشتی حەقی خۆی نەدراوەتێ من لەو کاتێک کە وەزیر بووم وەزیر ڕۆشنبیری بووم لە عێراق بیرم لەوە کردەوە کە خەڵاتێکی بدەینێ خەڵاتێکی تایبەتی و هەروەها بۆنەیەکی تایبەتیشی بۆ بکەین ئەوە بوو کۆمەڵێک نووسەر و ڕووناکبیری کورد و عەرەب لە عێراق داوەت کرد بۆ ئەو بۆنەیە و خەڵاتی زێڕینی وەزارەتی ڕۆشنبیری عێراقم
پێبەخشی بەڕاستی پیاوێکی بلێ هاتوو بوو هەتا تەنانەت جارێکیان ئەوە سەلامەرمی جێراوە گوتی مامجلال باسی بانجی کردبووین لە قەڵاچوالان باسی کاک مستەفا هاتە پێشەوە مامجلال گوتی مستەفا ساڵح کەریم ئەگەر بیکەن بە مۆزەفی ئیستیعلاماتی ژدای بنێن پاش ماوەیەکی کەم پێش هەموو ئەوان دەکەوێتەوە کە فەرمانبەر لە ڕێزی پێشەوەن چونکە ئەوەندە زیرەکە. مستەفا ساڵح کەریم لە ژیانی خێزانی خۆیدا کەسێکی سەرکەوتوو بوو و هەر لە تەمەنێکی لاوی و لە ساڵی 1953 لەگەڵ خات و سەبریە حاجی عەبدوڵڵا ژیانی هاوسەری پێکێناوە و بوونەتە خاوەنی دوو کوڕ و کچێک بەناوەکانی نیازی و ژیان و ئامانج و تا کۆتایی تەمەنیشی لە نێو باوەشی خێزانەکەیدا ژیانی بەسەر دەبرد. باوکێکی زۆر میهرەبان بوو، باوکێکی زۆر چاک بوو لەگەڵمان، لەگەڵ نەک ئێمە وەکو لەگەڵ هەموو کەس، لەگەڵ هاوڕێکانی، لەگەڵ خزمەکانی، لەگەڵ هەموو کەسێک. باوکم وەکو باوشێک زۆر میهرەبان بوو، زۆر ئێمەی خۆشەویست. ڕاستە تەمەنی ژیانی بۆ کوردایەتی، بۆ ئەدەب، بۆ ڕۆژنامەنووسی، بۆ میدیا تەرخان کردبوو. تا لە نێوانە دوورخستنەوە لە شار و گرتن و بەڵام هەردا ئێمە ئاگایش لێ ئێمە بووە. سەرۆت و سامانێکی وای بۆ بەجێ هێشتین کە بریتە لەو مێژوە جوانەی کە بەجێ هێشتووە بۆ هەموو تاکێکی کورد و بۆ هەموو خێزانەکەشمان. بەڕاستی کەسێک بووە بە حەقیقەت مرۆڤ دۆست بوو، کەسێک بووە بە حەقیقەت کە خۆم لەوە فێر بووم کە چۆن پێکەوە ژیان کە جێبەجێ ئەکرد لە ڕژیانی ڕۆژانەیە، ئەم بینی کە چۆن تەعامل ئەکا لەگەڵ خەڵکە، ئەم بینی کە چەند بە هاوسۆزیەوە ئەڕوانێتە ژیان. باوکم من لە مەکتەبیشە مەحبوب بووم کە باوکم بەڕێوەبەری قوتابخانەکە بوو. ئیتر هەر لێوە هەستمە کرد کە باوکم جیاوازە لە مامۆستەکانی تر، تەنها مامۆستا نییە. هەستێکی سێرم هەبوو کە ئەم پیاوە شتی ترێزانێ، جۆری قسەکردنەکەی شێوەیەش کە بوو. ئیتر لەلای من بوو بە هێرۆیەک، بوو بۆ پاڵەوانێک. ئیتر وردە بۆ لە تێگەشتم کە فەرهەنگێکە لە زانیاری، لە ئەدەب، لە ڕۆشنبیری. سەرەتا زۆر بەلایە گرنگ بوو کەەوە ئێمە بخوێنین، ئێمە بەنامنامەی بەرز بەدەست بێنین بە هەموو شێوەیەک. من کە لە زانکۆ بووم، لە کولێ هەندەسە بووم، نەیشتۆ کە من دواکەوم لە خوێندنەکەم بۆ واسطەی بەهۆی هەچکۆ کارێکەوە بێ. باوکم هاوڕێم بوو، بۆ منیش بەڕاستی دووکوتنەوەی لێم زۆر ستەمە، چکە هاوڕێتی و باوکایەتی زۆری جیاوازە. من چیم هەبووە زۆر بە ڕاشکایی بۆم باس کردووە، تەنانەت شتی خۆشی بۆی باس کردووم. ئەمە زۆر خۆشە لە بینی باوک و کوڕە. هەڵبەتە باوکم بیری چەپی و بیری پێشکەوتنخوازی خۆی ئەمە وای لێ کردوکەوە باوکێکی دیکتاتۆر و تومتویژ نەبێ، هەمیشە نزیک بۆ لەمانەوە. پاش خزمەتێکی زۆر بەکایەکانی ئەدەبی و ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی، بەداخەوە ئەم بیرەوەریەی شار، ئەم عاشقە بێپەروایی نیشتیمان لە ڕۆژی 16 کانونی یەکەمی ساڵی 2018 لە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی شێرپەنجە
بۆ دوجار چاوەکانی لێکناو لە مەڕاستیمێکی شایستەدا و لە گردی سەیوانی شاری سلێمانی بە خاک سپێررا. باوکم پێش وەفاتی بە 2 ساڵ تقریبن ساڵ و نیوە 2 ساڵ لەو پێشەوە زانیمانکەوە سەرەتانی پرۆستاتی هەیە. چوین چوو بۆ ئەڵمانیا فەحسی کرد لەگە پاش فەحسەکە وتیان ئەمە دەرزێکت دێنێ و دەرزێ لەسەری بڕۆی. لێرەش لە خەستەخانی هیوا دائمە ئەچوو بۆ لایەن و ئەهاتەوانێ و ئەوانیش خزمەتیانە کرد. بەڵام ئیتر دابڕانێک ڕوویە لە بینی کە لە دەسەڵاتی کەسان نەبوو ئەو دەرمانانە وەختی خۆی نەئەهات دەرمانە گۆڕا ئەبوو بە حاب ئەبوو بە دەرزی ئەوە لەوەوانێ بوو بۆیکەوە ئەو نەخۆشیێت دزە بکە بۆ گیانی. ڕاستەکەی من لە هەولێر بووم ڕێکەوتێکی سیر بوو کەوا پێش لە کۆچی دوایی بە 2 ڕۆژ کچەکەم بە ئاهەنگی گواستنەوەی بوو واش مقرر بوو کەوا پاکیشم بێ بۆ ئاهەنگەکە بەڵام تۆزێک بێتاقەت بوو بەڵام بە تەلەفۆن لەگەڵمانە بوو ئەین تەنانەت ڕۆژی کە ئاهەنگەکە باکجران بۆ لانێ کچم بە تەلەفۆن پیرۆزبایی لێکرد و هەنێ گاڵتەی لەگەڵا کرد هەوکو هەموو عادەتی خۆی بۆ ڕۆژەکەی دوایشت هەماشت و ئیتر وتی کاتنەوە بۆ لێرە خۆم ئاهەنگتان بۆکەم و ئەم جۆرە قسانە ئیتر ئێمامانیز بگەڕێنەوە خۆمان هەمادە کرد و ئەو هەواڵیان پێگەیانم. ئەو شووە ئازاری سکی هەبوو سکی وەکو بڵێ نەیەتوانی بە هیچ ناوعەیەک بچێ بۆ توالێت ئازارەکانی زۆر بوو تا هەڵمەگرت ئەم برد و ئەم هێنایەوە ئاخر جار کە ئیتر بردمە توالێت و هاتەوانێ ساعت 5 بەیانی بوو بەرەبەیان تازە ڕۆژ دەرکەوت بوو قسمە ناو جێگاکەیەوە دواتر نووس دەنگی نەما منیش خەوم لێکە و ساعت 7:30 هەستام دەنگی نەبوو منیش بە تەسەوەری خۆم وتمەوە شکر خەوی لێکوت و شەو هیلاک بوو ئازاری زۆر بووە هەستام ئەو ساڵە دایرا بووم لە وەزیفە چوون بۆ وەزیفەکەم و وتم یەمەوانێ بە پەلە بێبم بە لای دکتۆر با خەوەکەی لێ تێکنێم ساعتدا ژانی خوشکم تەلەفۆنی بۆ کردم تی بابەت دەنگی نییە هیچ وتمی دەکچم خوشکم بڕۆ بەلایەوانێ بزانێت چی خەبەری کردەوە چوو بەلایەوە تیوەڵە باو دەنگ ناجواب نایەتەوە بەڕاکردن هاتمەوە ئیتر زانی مەکە ئەو لەوە ئەچێت ئاخر جار کە چووە ناو جێگاکەیەوە بە چۆنەڵێ قەڵێ خوا خۆشی ویست بەبێ زاب و بەبێ تووشی ناخۆشیێکی گەورە بێت بەداخەوە وەفاتی کرد بەرەبەیانی ڕۆژی 16 2010. شخصێک بوو بەڕاستی خاوەن مووقیف بوو لەگەڵ هەمومانە لەگەڵ هەموو تاکێکی خێزانەکەمانە گەورە تا بچووک جێگەی ئەمەگە دیارە لەناوانە هەتاکو کە ئێستا ئەوە 2 ساڵ بەسەر وەفاتیە تێپەڕیوە من خۆم هەتاکو ئێستا مێشکم ڕەفزی ئەوە ئەکا کە وەفاتی کردووە چونکە کەسێکی ئەوگە ئاکتیف بوو ئەوگە هاتبووە ناوژیانمانەوە بە هەموو شێوەیەک بەشداری ناوژیانی هەمومانی ئەکرد لە خۆشی و ناخۆشیمانە و کەسێکیش بوو بەڕاستی بە معنای کەلیمە پشگیری هەموو تاکێکی خێزانەکەی کردووە گەورە تا بچووک وەکو وەسێت باوکو مەسێتێکی محدەدی نەبوو بەڵام هەمیشە وەکو خێزان دایمە هەوڵی دیاکەوە لەو خێزانەکەمە بێکەوە بە پتەوی بمێنینەوە ئەگەمە لێکتری بێ لە خوشک و براکامان زیاتر وەکو وەسێتێک نەبوو بەس لە ڕۆژانی خۆیان لە ڕەفتاری خۆیان پامێکی بە ئێمە گەیان دووسێ هیوای هەبوو کە بێتە دی لە ژیانە یەکێ لەوانە ئەوە بووکەوە ئەم کتێبخانێک کۆکاتەوە ئەم مەکتەبەیە جوانەیە کە ئەیبینن ئەمە کە ئەیبینن ئەمە لەوانەیە 2 بەشیش لەم کتێبانە فەوتابێت چکو کولی جارێ باوکم سجن کراوە دەربە دەربووە کە لە ساڵی 1970 هاتوونەتەوە 1970 هاتوونەتەوە باوکم بۆ ماوەی 3 ساڵ 4 ساڵ ڕەوانی ڕوومادی کرا لەوێژیە ئیتر یعنی فەوتانی تیا بووە
وە خۆشم کە دوای وەفاتی باوکم هاتم بەشێکی زۆرم لە کتێبەکانی یا بە کتێبخانەی گشتی و مەجموعەیەکیش لە دەوریات ینی کە با بڵین گۆڤارە مجللاتی عەرەبیە وشتی ئەوانم پێشکەش بە بنکەی ژین کرد و هەرچی کتێبی سەقافەی جدیدە هەبووی ساڵی هەفتاکان ئەوشم پێشکەش کرد بە کتێبخانەی حزبی شوعی. زۆر بە ئازایانە ڕوبەڕووی نەخۆشیەکەی بووە و ئەیویست نەخۆشیەکەی ببەزێنێ و ساڵی یەکە بوو دووەمی زۆر بیریشی لە نەخۆشیەکە ناکردەوە بەڵام ساڵی سێم بە تایبەتی 6 مانگی ئەخیری زۆری بۆ هێنا نەخۆشیەکە ساڵی 1970 کە من هاتمە ئەمریکا بۆ ڕۆژێکی یەک نەفچراین هەموو کە پەیوەندیمان لەگەڵ یەک هەبوو تەنانەت بەردەوام چاپکراوی نوێ و ڕۆژنامە و گۆڤارەکانی بۆ نادەم دوا بەرهەمی دوو کتێب بوو پێش ماڵاوایی بە 2 مانگ پێ بکەیشت هەفتەیە پێش ئەوەی بەجێمان بێڵێ تەلەفۆنمان لەگەڵ یەکتری کرد هەتا ماوەم لە ژیانە هاوڕێ برای دڵسۆز و بە ئەمەکی وەک کاک مستەفام لە یاد ناچێ کە ماوەی 70 ساڵ زیاتر بۆ 1 سال دەممان لێک نێشە. وەفاتی جەنابی مامۆستا خەسارێکی زۆر گەورە بوو بۆ گەلی کورد لە مەیدانی ڕۆژنامەگەریە لە مەیدانی پەروەردە لە هەموو مەیدانەکانە هیوادارم کە چ سندیکای ڕۆژنامەوانی چ وەزارەتی ڕۆشنبیری چ حکوومەتی هەرێم کە ئەمە بە هەند وەرگرن کە ئەو پیاوە نابێ یعنی ناوی ون بێ داوا لە وەزارە پەروەردەکەم کە قوتابخانەیەک بە ناوی کاک مستەفا ساڵح کەریمەوە ناو بنێن چونکە ئەو پیاوی پەروەردەیش بۆمان لە بیر چوو پیاوی پەروەردەی لە پەروەردەیە کاراما بوو پیاوە بوو چەند جیلی پێگەیانەوە چەند جیلی قوتابیانی پێگەیانەوە هەموو ئێستاوانەی کە لێرە کار بەدەستن زۆربەی قوتابی ئەو بوون. کاک مستەفا بەداخەوە زوو ڕۆشتی هیچ تا زۆرت مابوو بیکەی ئێمەش پەیمان بێ ئەوەی کە فێرت کردوین هیچ کەم تەرخەن نەبین لە بوارەکانی ژیانی نەتەوەکەمانە وەکو ڕۆژنامە نووسی و ئەدەب و نووسین و ڕاستگۆیی لە هەڵسوکەوتمانە لەگەڵ نەتەوەکەمانە.